بژێوی ژیانیان توانیان وەرزی یەکەمی خوێندن بە سەرکەوتویی بەڕێ بکەن، بەڵام بەداخەوە بەهۆی درێژە کێشانی ئەم قەیرانە و خەمساردی و بێپلانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بڕیارماندا بە ڕاگررتنی خوێندن لە بەرواری 26/1/2016 دوای ئەوەی لە ڕۆژانی 24 و 25 مانگ مامۆسایان پەیوەندیەکەنەوە بە خوێندنگاکانیان بۆ ئەوەی دەفتەری تاقیکردنەوەکان و ئەنجامی تاقیکردنەوەی وەرزیەکەم بدەنەوە بە قوتابی خوێندکاران تاوەکو جێبەجێکردنی داواکاریەکانمان کە لەم خاڵانی خوارەوە خۆیان دەبینێتەوە. یەکەم، خەرجکردنی موچەی مانگی ئەیلولی 2015 بە تەواوی و خەرجکردنی موچەی مانگێکی تر. دوو، گێڕانەوەی موچە نەدراوەکان بە شێوازێک کە لە بەرژەوەندی مامۆستا و فەرمانبەراندا بێت. سێ، دەستنەبردن بۆ بڕینی هەر جۆرە دەرماڵە و ڕێژەیە کە لە موچەی مامۆستایان و فەرمانبەران. چوار، خەرجکردنی موچەی مانگانە لە کاتی خۆیدا بە شێوازێک کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات بە پێچەوانەوە ڕاگررتنی دەوام دەست پێ دەکاتەوە. پێنجەم، داواکارین لە مامۆستایان خۆیان بە دوور بگرن لە هەموو جۆرە خۆپیشاندان و ڕێپێوانێک بۆ پاراستنی هێمنی و ئاسایشی پارێزگای سلێمانی بە پێچەوانەوە بەرپرسیار نین. بە هیوای بەدەنگەوە هاتن و جێبەجێکردنی داواکاریەکانمان لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان 21/1/2016. مامۆستایەوە ئاڵن خۆپیشاندان نەکرێ ئەم جۆرە بایکۆتە بە چ شێوە؟ ئەو جۆرە بۆ شێوەیە کە مامۆستایان لە ماڵی خۆیان دابنیشن نەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن. بەڵێ مامۆستا لە کاتێکە ئێوە لە سلێمانی ڕایەگەێنن کە ناتانە بچنەوەڵەکانی خوێندن لە هەولێر و دهۆک مامۆستاکان و دەوامی فەرمی هەیە، ئەمە تەنها مناڵانی سلێمانی و خەڵکی سلێمانی باجەکەی نایەن لە کاتێکە لە هەولێر و دهۆک دەوام ئاسایی و دەوامی خۆیانەکەن. لەم بارەوە ڕای ئێوە چییە؟ زۆر تەواوە دیارە مناڵانی خوێندکارانی شاری سلێمانی لە ڕووی خوێندنەوە دواکەوتون، بەڵام لە شارەکانی هەولێر و دۆک و ناوچەکانی تر بە درێژە دراوە بە دەوامی خوێندن و پرۆسەی پەروەردە و فێرکردن. ئەمە وا کات کە لە سلێمانی دەرفەت کراوەترە بۆ ڕادەربڕین بۆ گەیاندنی خواست و داواکاریەکان و دڵنیام کە مامۆستایانی شاود و شارانی کەش بە هەمان شێوەن ئێمە بینیمان دوێنێ لە شاری دۆک مامۆستایان لە چوبنە بارەگای کەتی مامۆستایانی کوردستان لقی دهۆک و داخواست و داواکاریەکانیان لە ڕێی لقی دهۆکەوە گەیانە حکوومەت کە ئەوانی هاوڕان لەگەڵ ئێمەیە. هیوادارین مامۆسایانی دهۆک و هەولێریش هەڵوێست بن لەگەڵمانە و هەڵوێست وەربگرن، چونکە ئەوانیش وەکو ئێمە موچەکانیان نەدراوە، ئێمە تێئەگەین کە ژیانی ئەوانیش وەکو ژیانی ئێمە سەختە، بۆیە وەرن لەگەڵمانە دەستبەر بگرنەوە، ئێمە هاو چارەنووسین. ئێمە بایکۆتەکە سنووری پارێزگای سلێمانی زۆربەی ئێمە نوێنەری مامۆستایانی ڕانیە، هەڵەبجە، قەڵاتزێ گەرمیانمان لەگەڵا کە ئێستا لێرە هەر لەم گربوونەوە لەگەڵمانن. بۆیە بایکۆتەکەی ئێمە کە بەنامێکی هاوبەشی لقی سلێمانی یەکێتی مامۆستایان و مامۆستایانی ناڕازیە، ئێمە کە بەشێکی لە مامۆستایانی ناڕازی بایکۆتەکەمان هەموو سنووری پارێزگای سلێمانی دەگرێتەوە. ئەمەوێ ڕاستکردنەوەیەک بۆ ئەویان ئیزافەیەک بۆ کسانە لقی سلێمانی کەتی مامۆستایانی کوردستان پەروەردەکانی دوکان شارباژێر لەگەڵ قەراغ لەگەڵ دەربەندیخان لەخۆ ئەگرێتەنا ئەو چوار پەروەردەی لە سنووری لەگەڵ پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاو لە سنووری کاری ڕێکخراوەیی لقی سلێمانی کەتی مامۆستایانی ناڕازی سنووری بەڵێ ناتوانێن بڕیاری ئێوە هەڵوەشێنێتەوە یان فشار چ لایەنێک یعنی مەبەستە ژیانی مامۆستایان بڕیاری ئێمە لەگەڵ مەکتەبی سکرتارێتی کەتی مامۆستایان لە ڕایۆشکردنا بووین تەنها لەسەر یەک خاڵ ناکۆکیمانەوە و دیاریکردنی ئەو وادەیە بۆ بەجێهێشتنی ناوەندەکانی خوێندن لە ڕووی خاڵەکانی ترەوە لە متەفقین. زۆربەی بەڕێوەبەرەکانی ناو شاری سلێمانی بڕیاریان ناو بایکۆتکەن، ئەم هەڵوێستی ئێوە لەوە سەرچاوی دژیان هەڵوێستی دیارە مامۆستایان بە کە ئێمە ڕاوێژیان پێەکەین یانیانە لامان داواکاریەکانیان نەگەێنە لای ئێمە زۆرینەی زۆریان لەگەڵەوەن کە ئیلتیزام نەکەن بە دەوام و ناوەندەکانی خوێندن بە جێبیاڵن. لێرەشەوە پەیامێکم هەیە بۆ بەڕێوەبەرەکان ئەمە وەکو لقی سلێمانی یەکێتی مامۆستایان بەدەل لەو برادرانێک کە لەگەڵمانان پەیامەکەشمان ئەوەیە داواکارین لە بەڕێوەبەری گشتی پەروەردە لە ژمێریارەکانی پەروەردەکان کە
ئەو چەکانەی کراوە بۆ سەرفی مونی و موچەکە لەبەرەوەی مامۆستایەکی زۆر پەیوەندی پێوە کردوین داوای ئەوواکەن کە وەربگیرێت لەبەر خراپی گوزەران و گوزەرانی ژیانیان بۆیە لێرەوە داواکارین لە بەڕێوەبەرەکان سەردانی پەروەردەکان بکەن لەبەر ئەو مامۆستایانەی کە زۆر پێویستن و قورسی باری ژیان زۆر سەختە لەسەریان بۆیە داواکاری کە بچین بچن ئەو چەکانە وەربگرن لەو ڕێگەیەوە بتوانن ئەو نیموچەی وەربگرن تا لەگەڵ حکوومەتەکەیدا ئەنجامێک بۆ پێدانی نیموچەکەیتە. مامۆستا من بژار لە هێنارتیانێ بەڕێستان وەکو نوێنەری مامۆسایانی ناڕازی ڕاتان چیە سەبارەت بە نیموچەی ئایا وەکو مامۆستای ناڕازی وەری دەگرێن یاخود چاڵۆستێکدان دەبێ بەرامبەری؟ ئێمە نیموچە مامۆسا خۆی سەرپشکە لە وەرگرتن و لە وەرگرتنی نیموچە گیرفانی مامۆسایان بەتاڵە ئێمە بە بەڵگەوە دایان نمونەمان لایە کە مامۆسا ناڵم دایانە بەس نمونەمان لای نمونەی زیندوو بە قوتابخانە بە ناوی مامۆساکە کە مامۆسا گورسولی خۆی داناوە بۆ فرۆشتن بۆ قوت و ژیانی مناڵەکانی بۆیە مامۆستایان ژیانیان سەرپشکن لە وەرگرتنی نموچە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بزانین مامۆسایانی ناڕازی بە هاوکاری یەکێتی مامۆسایانی کوردستان ئەم بانامەمان دەرکردووە تاوەکو جێبەجێکردنی داواکاریەکانمان پابندین بە بایکۆت و ڕاگرتنی داوام لە ناوەندەکانی خوێندنە. لەسەر ئەو نیموچەیە ئێمە بەڕاستی لە بەیاننامەکە زۆر داوامان لێکرا کە لە نیموچە لە بەیاننامەکە جێبکەینەوە بەڵام بەڕاستی ئەو نیموچەیە ئەو سوکایەتی کە حکومەت کە دەسەڵات لە وڵاتەیە بە مامۆسایان و بە فەرمانبەرانی ئەو وڵاتی کرد ئێمە بە مستەوای ئەومان نەزانین لەم بەیاننامەیە جێ بکەینەوە بەڕاستیەوە گەورەترین سوکایەتی بوو و مامۆسایانیش خۆیان حجۆ پێویستیەکانی خۆیان وای کردو کە هەنێکیان داوا بکەن وەری نەگرن بەڵام زۆربەی زۆری بە خۆشحاڵیەوە لە دەڤەری سنووری لە زۆربەی ناوچەکانی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی ڕەتیان کردوێتەوە کە ئەو نیموچەی وەربگرن لەبەر ئەوە بێزگەلەوەی کە سوکایەتیکردنە هیچ لە مەسەلە و هیچ لە ژیانیان ناگۆڕێت. شارێکتان لەسەر بوو بۆی خۆپشاندان نەکەن هیچ شارێک نەخێر ئەم بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و ئەخوازێت کە سەرجادە چۆڵ بکرێەوە هاوڵاتی کاری ڕۆژانەی خۆی بکات و ئێمەش بە واقعی مەبەستمانە شاری سلێمانی لە ڕووی ئەمنیەوە پارێزراو بێت و بتوانین هاوڵاتیان بە ئاسوودەوی بە شێوازی گونجاو گوزەرام کە لە ناو شارەکەیە مەبەستمانە ئێمەش لێرەوە بڵین کە ئەو برایانەمان لە سەنگەرەکانی پێشەوەی بەرگریکردن لە خاکی کوردستان ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە داواکاری لیان بەردەوامە لەسەر کارەکانی خۆیان ئێمە لێرەیە وەکو مامۆستا تەنها ئەو داواکاریەمانێ وەکو یەکێتی مامۆستانی کوردستان لەقی سلێمانی کە تەنها بە بەشداری نەکردن لە وتنەوەی وانەکان لە ناوناوەندەکانی خوێندن مانگرتنەکە ڕائگەیەنین سەرچاو. بەڵێ بەڕێزان دیاراوەی کە بینەری بوون کۆنفرانسی هەواڵی یەکێتی مامۆستایان لقی سلێمانی دیارە لەگەڵ مامۆستایانی ناڕازی بوو کە